گۆڕەپانی کاری میدیایی لە هەرێمی کوردستاندا تا دێت فراوانتر دەبێت. ساڵانە دەیان سایت و ڕۆژنامە و گۆڤار و تەلەڤیزۆن دەکرێنەوە. ئەمە جگە لەو پەیجانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا وەک سەرچاوەیەکی دیکەی میدیایی خۆیان دەناسێن و بابەتی ڕۆژنامەوانی بڵاو دەکەنەوە. ئەو زۆر و بۆریە لە کاری میدیاییدا وای کردووە یەکێک لە بنەما گرنگەکانی میدیا ڕوبەڕووی پرسیار بێتەوە و چەندین کەس بەهۆی خراپ بەکارهێنانیەوە باجەکەی بدەن کە ئەویش ئیتیکی کاری ڕۆژنامەگەریە. لەو چوارچێوەیەدا دکتۆر کارزان محەممەد بە ناونیشانی هەڵسەنگاندنی ئیتیکی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا کتێبێکی بڵاو کردەوە. بە شێوەیەکی گشتی هەموو پرەنسیپەکانی ئەخلاقی میدیایی لە هەرێمی کوردستان دووچاری پێشەرکاری بوونەتەوە ئەوش پەیوەندیدارە بە چەند مەسەلەیەکەوە. یەکەم بریتە لە استراتیژی هەندێک داون دەستگای ڕاگەاندن کە بە شێوازێکی ناتەندروست بنیاندراوە. لە هەمان کادا دووهەمین بابەت بریتێ لە خودی ڕۆژناموسان کە زۆر جاران ڕۆژناموسان بەهۆی نەشارەزاییەوە یاخود بەهۆی کەمتەرخەمیەوە بنەمایشی ئەخلاقی پێشێلەکەن. سێمینیان بریتێ لەو هاوڵاتیانی کە لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتەکان یاخود مۆبایلە دووچاری هەڵە و پێشێلی بنەما یاسایی و ئیتیکەکانە بنەوە. ئیتیکی کاری ڕۆژنامەگەری بێچێک لە کۆڵەکە گرنگەکانی بواری میدیا ئاژمار دەکرێت چونکە ئەو کەسانەی پابند نابن بەو بنەمایەوە هەمیشە سەرچاوەیەکن بۆ دروستبوونی گرفتەکانی کۆمەلگا. بۆ نمونە کاتێک ڕۆژنامەنووسێک بەڵگێکی هەستیاری لەسەر کەسێک دەست دەکەوێت بڵاوی بکاتەوە یاخود لە بەرامبەر بڵاونەکردنەوەیدا سوودێکی دارایی وەرگێت لە هەردوو بارودۆخەکەدا ئەو بنەمایی پێشێل کردووە. بەوتەی فەرید ئەسەسەرد ئەندامی سەرکردایەتیەکێتی ڕۆژنامەنووسان بە ڕێژێکی زۆر پابەندی ئیتیکی کاری ڕۆژنامەوانین. خۆی ئەوەی کە زۆر باوە پابند بوونەکە نەک پابند نەبوونەکە یان پابند نەبوونەکە زۆر کەمە. یعنی زۆربەی زۆری ڕۆژنامە نووسانی کوردستان بە ئیتیکەوە کارەکەن چ ئەوانەی حەزبی بن چ ئەوانەی حەزبی نەبن چ ئەوانەی لە ڕۆژنامە ئازادەکانی شەهر شت بڵاو بکەن چ ئەوەی هەر خۆی حەزەکە شت بڵاو کاتەوە ڕاو بۆچوون خۆی سەبارەت بە مەسەلێکی دیاریکرا و دەرببڕێت. بەڵام وەکو چۆن باس لەواکەین کە کۆمەلگا بەبێ دز نابێت. کۆمەلگا بەبێ کەسی بەرتیلخۆر نابێت هەر ئەوانەی تێ ئەەکەوێت لە ناو پیشە ڕۆژنامەگەریشە خەڵکی وا پێیا ئەبێت کە ئەتوانێت ئستغلالی ڕۆژنامەگەری بکات بۆ ئامانجێکی دیاریکراوی خۆی. هەرچەندە لە هەرێمی کوردستاندا بەپێی یاسای ژمارە 35 ساڵی 2007 پەرلەمانی کوردستان پیشەی کاری ڕۆژنامەگەری ڕێکخراوە. بەڵام ئەو یاسایە زیاتر میدیای نووسرا و ئەو ڕۆژنامەنووسانە دەگرێتەوە کە لە میدیای نووسراودا کار دەکەن. پێشکەوتنەکانی بواری میدیا و زۆرینەی بەشداری هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا حکومەتی هەرێم ناچار دەکات لە ڕێگەی پەرلەمانەوە لە داهاتوودا بیر لە هەمواری ئەو یاسایە بکەنەوە و بە یاسا ڕێگە لە هەر پێشلکاریەکی میدیایی بگرن کە پێچەوانەی ئیتیکی کاری ڕۆژنامەگەریە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.